لقی سۆرانی یەکێتی ژنانی کوردستانە. ژنانی سۆران پشتیوانی هەنگاوەکەی بەڕێز قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران دەکەن بۆ جێبەجێکردنی یاسا بە ئاراستەی نەهێشتنی دیاردەی ژنکوژی و بە بیانووی جیاجیا. ئەمڕۆ ژنانی سۆران ئێمە بەشدار بووین لە هەڵمەتی پشتیوانی بەڕێز قوبات تاڵەبانی بە دروشمی بە تەنهانیت لەگەڵتان بۆ ڕوبەڕووبوونەوەی بکوژانی ژن کە ئەمە یەکەمین جارە بەرپرسێکی حکومی لە هەرێمی کوردستان کە بەڕێز قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان وتی بە تەنهاش بم ڕوبەڕووی بکوژانی ژن ئەبمەوە کە ئەمەش خۆی لە خۆیدا بۆ ئێمە جێگای دڵخۆشیە. کوشتنی ئافرەتان لە حاڵەتەوە بۆتە دیاریدێکی بەرفراوان نەک تەنیا جێگری سەرۆکی حکومەت پێویستە تەواوی حکومەتی داوم دەستگاکانی حکومەت بێنە سەرخەت بۆ ئەوەی ئەو دوو ژیانە دەرحەق بە ئافرەتان لە کوردستان کەم بکرێتەوە لە هەمان کاتدا چیتر ناوەندە کۆمەڵایەتیەکان و بارگە حزبیەکان بۆ مەسەل پرسی یەکلاکردنەوەکەی ئافرەتان چارەسەر بکرێن دادگا سەروەر بێتن لە کوردستان. بەپێی جیاوازی ناوچەکان و ئاستی تێگەیشتنی کەسەکان دیاردەی توندوتیژی دژی ژنان لە هەرێمی کوردستان جیاوازی هەیە. بەپێی ئامارەکانیش بێت لە ناوچە دوورە دەستەکان ڕێژەی توندوتیژی خێزانی زیاترە وەک لە سەنتەری شارەکان. هەر لەو شوێنانەش زیاتر کار بە سولحی عەشایری دەکرێ و بکوژان دەستگیر ناکرێن. بەڕاستی ئەمە جێگای دەستخۆشیەکەوە کە قوبات یەکەم جاری نییە کەم هەنگاوە گرنگە بنێ لە ڕابردوش بەدایان کەیسە بووە کە ئەو پشتیوانی کردووە و پاڵپشت بووە. بەڕاستی زۆر سپاسەکەین و هیوادارم ژنان و بە پیاوانیش پاڵپشت بنەوە هەنگاوی کاقوبادی کە تۆزێک ئەو ژن کوژیان ئەو زوڵم مستەمەی کە لە ژنەکرێ کەم بکرێتەوە. پشتگیری قسەکانی هەواڵ قوبات ئەەکەین و دەستخۆشی لە یەکەی نیوە سەرکەوتنی بۆ خوازین بە تاکیدکەی زۆر گرینگە کاریگەری هەیە زۆر جێی دەستخۆشیە دڵخۆشیە. هیوادارم ئەو کەسانەی کە تونند و توژی بەرامبەر بەژنەکەن و غەدەریان لێکوندیان کوژن بە سزای خۆیان بگەن. هەنگاوەکەی بەڕێز قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران بە ئاراستەی کەمکردنەوەی دیاردەی توندوتیژی خێزانیە هاوکات سەروەربوونی یاسا بە مەبەستی کەمکردنەوەی ئامار و ڕێگریکردن لە ڕووداوەکانی کوشتنی ژنان لە ژێر هەر پاسا و بیانوێک بێت. عوسمان کورسات نیوز سۆران.